كوتي خانقة حاج ملا عليا كوتي قرقي الشقام ولا شاري سليماني هر كوتي خانقة ديارك أو كساني لمزجوتا ونما مساكن وكساني بنياتي النوا سر بطريقة نقشبندي بونشون خانقة هي نقشبندية كانا تكيه هي قادرية كانا لكمال مزجوت من هي كلقبي نازناوي خانقة يعني هي وكو خانقة حاج ملا علي وكو خانقة مولانا وكو خانقة محوي أمانة ديارك أو كساني لمزجوتا بون لمزجوتا نابون سر بطريقة نقشبندي بون بويا لقبو نازناوي خانقة ورقبتو مزجوتا كان يعني مزگەوتە لەلایەن حاجی ڕەسوڵەوە دروست کراوە حاجی ڕەسوڵ یەکێکن لە بنەماڵە دێرینەکانی سلێمانی و لە قەڵاچوالان بووە پێش ئەوەی سلێمانی دروست کرێ بنەچیانە گەڕێتەوە بۆ ناوچەی مەرگەی لای قەڵاتزێ ئەو ناوچەی پشدەر لەگەڵ دانانی بەردی بناغی شاری سلێمانیە هاتوونە سلێمانی قەڵاچوالانەوە لە گەڕەکی سەرشەقەم لەم گەڕەکانی شتەجێ بوون حاجی ڕەسوڵ گەنجێکی هەڵکەوت و خواناس و دیندار و دەوڵەمەندیش بووە لە ساڵی 1970 لەدایک بووە لصالي تقريبا للدروبري صالي 1820 حجي كردوار بگنجي حجي كردو كاتيكا گراوتوا امزگوتي بتنيشي مالكي خوي ودروس كردوا هرچن لسد درگا كانو سراو 1970 بلا او تاريخ الرازنيه حاج الرسول خوي لصالي 1970 لدايق بوا بيغمان اقل 28 صالي شاد دروسي كدبه للدروبري صالي 1920 او ناوا امزگوتا دروس كراو بنيان راو خوي لس حسابي خوي بنياتينا وحاج الرسول حاج الرسول تر گنجێکی خواناس و دیندار و دەوڵەمەند بووە چووە سەردانی تەیۆڵەی کردووە و تەمەسوکی کردووە بە طریقەی نەقشبەندی چۆتە خزمەتی شێخ عوسمانی سراجەدینی یەکەم و طریقەتی نەقشبەندی وەرگرتووەتەوە هاتووە بە تەنیشتی مزگەوتەکە و ماڵەکەی خۆی و خانەقای دروست کردووە چالاک بۆ ئەوانە بانگەشەی کردو و خەڵکێکی زۆری کۆ کردوەوە لە دەوری خانەقاکەی و بڵێن موریدی طریقەتی نەقشبەندی لەو کاتە تووشی بەو هۆیەوە تووشی کێشە بۆ لە شاری سلێمانیە ناچار بۆ شاری سلێمانی جێڵاوە حاجی ڕەسوڵ و ڕۆیشتەوە بۆ گوندی گورگەری ناوچەی سوورداش لێ ماوەتەوە لێ ژیانی بەسەر بردووە هەتا کۆچی دوایی کردووە دوای کە کۆچی دوایی کردو جەنازەکان هێناوەتەوە لە گوندی گورگەری ناوچەی سوورداشەوە و لە گردی سەیوان بە خاک سپێراوە لە دوای خۆی حاجی مەلا عەلی کوڕی لە مزگەوتا دانیشتووە ئیمام و مدەڕیسی ئەم مزگەوتە بووە حاجی مەلا عەلی زانایەکی گەورە بووە مامۆسایەکی مدەڕیس بووە و لێرە تەدریسی کردووە حوجرەی هەبووە پێشنوێژی کردووە خەڵکێکی زۆری لە مزگەوتا پێگەیانوە و کۆمەڵی مەلا چاکی باش لە مزگەوتا پێگەیشتون لە مزگەوتا بەردەوام نوێژ و جمعی تیا نەکراوە جەماعەتی تیا کراوە حوجرەی تیا بووە زیکری سۆفی نەقشبەندی تیا بووە بەردەوام بۆیە هەر مزگەوتەکەش نازناوی خانەقای وەرگرتووە بەردەوام بووە هەتاکو حاجی مەلا عەلیش کۆچی دوایی کردووە لە دوای ئەوش مەلا عوسمان کە هەر کوڕی ئەو بووە لە شوێنی باوکی دانیشتەوە تەدریسی کردووە لە دوای مەلا عوسمان شاعیر بۆ دیوانی شعری هەیە بنەماڵی مەلا عەلی حاجی مەلا عەلی کام مزگەوتیان دروست کردووە یەکێکن لە بنەماڵە زانستیەکانی شاری سلێمانی و گەڕەکی سەرشەقام لە گەڕەکی سەرشەقامە چالاکی ڕۆشنبێری و فکری و سیاسیە بۆ بەردەوام لە مزگەوتە هەر ئەوە ژوای کردو کۆمەڵی کەسی گەورە هاتوونەتە مزگەوتە یەکێ لەوانە کە لەو ڕۆژگارە لە ساڵی 1939 مەلا مستەفای بەرزانی کە دەست بەسەر بۆ لە مزگەوتە فەقێ بۆ لە مزگەوتە ماوەتەوە ئیبراهیم ئەحمەد ماوەیە کە کاری سیاسی کردووە لە شاری سلێمانیان لە مزگەوتە چالاکی کردو لە مزگەوتە ماوەتەوە نەوشیروان مستەفا کە خۆی کوڕی ئەم گەڕەکەی و لەم گەڕەکە لە 60ەکان و 70ەکانە کاری سیاسیان کردووە لە مزگەوتە کۆمەڵێ کۆڕ و کۆبوونەوەیان کردو کاری ڕێخستنیان کردووە و ئەم مزگەوتە بە درێژایی مێژووی مزگەوتەکە مزگەوتێکی ئاوەدان بۆ مزگەوتێکی چالاک بۆ فەقیتیا بووە تەدریسی تیا بووە بەردەوام لە هاوینانە مناڵان لە مزگەوتە دەرسیان خوێندووە و فێری تەجوید و فێری قورئان خوێندن کراون مزگەوتێکی ئاوەدان بووە هەتاکو ئەم سەردەمە مزگەوتە بە ئاوەدانی ماوەتەوە. مزگەوتەکان ئاستی ئابووری و بژێوی و توانای خەڵکەکەش دەرئەخەن لەو کات و ڕۆژگارە ئەگەر سەیری شارەکانی وەکو قاهیرە وەکو بەغدا وەکو ئەستەمبولکەی مزگەوتەکانیان زۆر ڕاقین بەخش دروست کراون منارەیان هەیە گومەزیان هەیە مەساحەیەکی گەوریان داگیر کردووە بەڵام ئەگەر سەیری مزگەوتەکانی سلێمانیکەی مزگەوتی بچووکن بە بەرد و قوڕ و دار دروست کراون بە تایبەتی مزگەوتە کە مۆرکە کۆنەکەی پێوە ماوە مەساحەکەی بچووکە ئەمە ئاستی بژێوی و ژیاری و ژیانی ئەو ڕۆژێکە گاری خەڵک دیارەکە خەڵکەکە ئیمکانێتی ئەوە نەبووە لەسەر ئەرکی و شانی خەڵکە فەقیر و خەڵکی فەقیر و هەژاری گەڕەکەکە دروست کراوە ئەو نەتوانیان بووە حکومە
دروستی نەکردووە تا مزگەوتی گرنگ و مهم دروستکە بۆ نمونە دوو مزگەوتمان هەیە لە شاری سلێمانە کە حکومەت دەستی هەبووە لە دروستکردنیانە هەردووکیان دوو مزگەوتی گەورە و گرنگ و بە خشت و بە کەرەستەی پێشکەوت و دروستکە مزگەوتی گەورە بابانەکان دروستیان کردووە ئەوان دەسەڵاتدار بوون و سوڵتە بوون مەساحەیەکی زۆرە دیوار و گومەز و منارەی هەیە مزگەوتی خانەقای مەولانە خالید میرەکانی بابان دروستیان کردووە گە سەیری مەساحەکەی زۆرە دیوار و منارە و گومەزوینەکانی پێشکەوتووە ئەم مزگەوتانە کە ئەهلی گەڕەکەکە دروست کردویانە گەڕەکەکان دروستیان کردووە ئەوەنە ئیمکانێتیان بۆ توانیوانە بە بەرد و قورت تۆزێ لە ماڵەکانی خۆیان گەورەتر بێ دروستیان کردووە بەداخەوە بە درێژایی تاریخ دروستکردنی مزگەوتەکان و خزمەتی مزگەوتەکان لەسەر شانی خەڵکە فەقیر و هەژارەکە بوو هەتا ئێستش ئەو کەسانی کە مزگەوت دروستەکەن هەر خەڵکە ئاسایەکەی سوڵتە و دەسەڵات نین ئیمکانێتە زۆرەکان نییە بۆی کابرا مزگەوتەکە بە پێی توانای خۆی دروستەکە ناچار بووە ئەو چەند ئیمکانێتی بۆ مەساحەیەکی کەمە بە بەرد و قوڕودار مزگەوتێکیان دروست کردو هەر ئەوە وای کردووە ئەگە سەیری مزگەوتە کۆنەکانی شاری سلێمانی و گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی بکەی مزگەوتەکان سادەن بە قوڕوبەر دروستکراون مەساحە و زەویەکان کەمە منارەیان نییە گومەزیان نییە بە خشت و بە قسڵ و بە کەرەستەی پێشکەوت و دروست نەکراون هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوە خۆی لە ڕۆژگارێک و کە ئیسلام هاتوۆتە ئەم وڵات و مزگەوت دروست کراوە لەگەڵ نوێژکردن و عیبادەت تا دەرس خوێنراوە و لێرە لە ناو مزگەوتەکانە خەڵکی فێری خوێنەواری کراوە تا سەرەتەکانی سەدەی بیستیش تەنها شوێنێکە خوێنەواری خەڵکیا فێری خوێنەواری بۆ خوێنەواری بڵاو کردوتە مزگەوتەکان بووە و بە درێژایی مێژویش مزگەوتەکان منبع و سەرچاوەی نووسین و ئەدەب و شعر و مێژوو بوون ئەو کەسێک کە خوێنوار بۆ مامۆسایانی ئاینی و مەلاکانی مەلای مزگەوتەکان بۆ کە نووسیوانە ئەمانیش کۆمەڵێ وەکو هەم پێویستێکی دینی و هەم وەکو پێویستێکی خۆشیان کتێبی شعر و کتێبی لوغی عەرەبی و زمانەوانی و کتێبی فارسی و ئەمانیان کۆ کردوتەوە و خۆشیان دەفتەریان هەبووە سیپارە و کەشکۆڵ و شعریان نووسیوە ئەم دەستنووس و مەختوتانە سەرچاوەیەکی زۆر گرنگن بۆ ئێمە بۆ مێژووی میلەتەکەمان بۆ مێژووی وڵاتەکەمان و بۆ مێژووی بۆ کۆکردنەوەی شعر و ئەدەب کە دەیان دەستنووسەیە لە مزگەوتەکانە دەیان پاچە شعری شاعرە گەورەکانی تایە کەشکۆڵمان هەیە شعری دیوانە شعری وامان هەیە تاکو ئێستا ناوی شاعرەکەشمان نەبیستوە لە مزگەوتێکە لە تاقێکە لە ماڵێکە شاراوەتەوە نەکەوتەوە دەست خەڵکی خوێنەوار و تیشکی نەخراوەتە سەر و لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە چاپ نەکراوە لەوانەیە زۆرێکی فەوتا بێ ئەو کەمەش کەماوە ئەگەر دەستی دۆسۆزان و لێکۆڵانەی پێنەگە ڕەنگە ئەوانی لە قۆناغێکە لە ناو بچن و بفەوتێن خۆزگە چێکێکە کرا کەشفێکە کرا مزگەوتەکان و تاقی مزگەوتەکان و حجرەی مزگەوتەکان کە ئەگەڕین ئەو مەختوتە بە نرخانە ئەو کتێبە بە نرخانە ئەو قەراخ و بیجاقی کتێبانی کە مامۆسایانی ئاینی تاریخ و مذەکەراتی خۆیان لەسەر نووسیوە کۆ کراوە ئەبوو بە سەرچاوێکی گرنگی مێژووی و ئەدەبی بۆ گەلەکەمان.